ئەمڕۆ بەشداربوویەکتان پەیوەندی کرد باسی مۆزوعەکە باسی پەرەپێدانی خود بوو. من قسەیەکم کرد بۆ ئێوەشێک هەڵە مامۆستا من هەستم کردو ماوەیەکی زۆر خەریک بوو مانوو بووم هەستەکەم یعنی ئیسفادەم نەکردو وتم دەی باش پێم بڵێ چۆن ئیسفادەت نەکردو مەبەستی میزی نەبوو مەبەستی دەوراتی پەرەپێدانی خود و پلانی استراتیژی و بیرکردنەوەی ئیجابی و خۆپەرەپێدان و مەبەستی ئەمانە بوو وتم چۆن نەزانین ئیسفادە نەکردووە ئێوتی وەڵا هەیە لەگەڵ ماشی ئەڵێ تۆ ئەم هەموو ماوەیە لەگەڵ ئەم دەوراتانە چی بووە بەچی جاوەرە با قسەکان ئەو قسەی کە زەرور لە بیزانی ئەوەیە بەڕێزان تۆ درەختە چێنی لە کوردستان درەختە چێنی زۆر بە ئاسانی بەرەبەرە نەشونماکە شتێکە چێنی بە ئاسانی گەورە بێ وایە بەڵام تۆ درەختێ بچێنی بە 5 ساڵ هەنارێک چەنێ باڵای بەرزە بێ تویەک بە 5 ساڵ چەنێ باڵای بەرزە بێ باوەڕکەن هەر هیچ نییە هەر کورتە یعنی ئێستا من لێرە ئەچم بۆ ئەو دارستانە هەموو دەنگی بولبولە سەر هەڵە بڕم بولبول نابینم درەختەکانەوە نەبەرزن بەس لە کوردستان درەختەکانەوە نزمن چۆلەکەی بەفڕێ بینی ئەمێ ئەوە بڵێم ئەم درەختە نزمە 5-6 ساڵ خزمەتی کردو ئەوە نزمە بەخوا درەختێ 10 ساڵ خزمەتی کردو هەر نزمە بەڵام درەختی خەیزەران هەیە بینیوتانە خەیزەران کە حەیزەرانیشی پێڵێن دارێکاڵی قامیشە بەڵام زۆر بەقووەتە زۆر ڕێک و جوانە بنەکەی و سەری دارەکە دوای 20 مەتر یەک قیاسە ئیتر بۆ زۆرشت بەکارێت لە سینا بە تایبەتی داری خەیزەران ئەچێنن ئەو کەسەی کە ئەی چێنێ خۆ بخەرە شوێنی ئەو کە چاندێ ساڵی یەکەم ئەچی ئاویەی هیچ نایەتە دەر ساڵی دومیش هەر ئاویەی عەجیب نییە ساڵی سێهەمیش 5 ساڵ ئەو زەویەی تو ئەو دارەوتیان ناشتووە یەک گەڵای سەوزی تیان نییە وەرە بێتاقەت مەبە وەرە سارد مەبەرەوە 5 ساڵ تۆ ئاوی شتێبەی نەزانی کوا دیار نییە بەڵام دوای 5 ساڵ کەیەتە دەرەوە هەموو ڕۆژێ 1 مەتر بەرزە بێتەوە ئەمە بابێ بە دەرز بۆ هەر هەمومان ئێمە ئەمانەوێ سەرمان لە لووتکە بێ ئێمە نامانەوێت گوڵە بە ڕۆژە بین و سەرمان ئاوا دوای مەترێ سەری بێنێتە خوارەوە ئێمەمانەیە سەرمان لەو ئاسمانە بێ ئەمە پێویستی بە چییە پێویستی بە پەرەدانی خود هەیە پێویستت بەوەیە کە یەکەم جار ڕەگ و ڕیشکەکە و بەهێزکی بچێتە ناوە ئاتۆ ساڵە 2 ساڵ گرنگی بە بەخۆت بەڕێوەبردننی کات پلاندانان ئیجابی بوون ڕۆشتن بۆ ئەم دەورە ڕۆشتن بۆ ئەو دەورە لەو فێربوون لەو کۆبوونەوە لەو کۆنفرانس لەو کتێب لەم کتێب تۆ بە تەئکید 2-3 ساڵ خەریکی تو هیچی دیار نییە ئەمە تەئکید بەلەوە بەڵام تۆ دارە خەیزەرانەکەیت ئاوی دوای 5 ساڵ چییە بێ بە 1 ڕۆژ 1 مەتر بەرزە بەڕێزان دوای 1 مانگ ئەو باخە خەیزەرانە 30 مەتر بەرزە عەجیب نییە بڕۆن خۆتان لە یوتیوب سەیریکە بڕۆن لە گوگڵ بۆی بکەڕێ کەواتە ئەو کەسەی پەرە بەخۆی ئەیە ئەو کەسەی ئێستا ئینیزیەکەش وایە تۆ گرنگی بەخۆتەی مانگی یەکەم هیچ دیار نییە مانگی دوم هیچ ئێوایە بەڕێزان ئەمە تۆ یەکەم جار ڕەگ داپتی وەکو داری پەرەپێدان بەخۆ وەکو داری خەیزەران وایە تۆ 3-4 ساڵ تۆ ڕەگ داپتی بەڵام کە سەرێ دەرهێنا وەکو گوڵە بە ڕۆژۆ هەنار نیت کە سەرێ دەرهێنا چیتە ئاسمان بە یەکمە بۆیە تکایە بە ئەمە دەرس بێ بۆ هەمومان باوەڕکەن کەس نەبووە خەریکی شتێکی باش بوو بێ خەڵک هەمووی هاتە بێ ئافرین دەستی خۆش بێ زۆر باشە بەردەوام بە لە خزمەتتان چیمان پێکرا لە خزمەت وەڵای کەسەوە پێ ناڵێت پێ دەڵێن تۆ بۆچێت توێ فێری نزیبی تۆ بۆ تێ گرنگی بێ بە خۆت تۆ بۆ تێبی بە متەرجیم بۆ تێ شتەوەری پێڕی بۆ تێ لەو محازەرە بەڵام وەکو جیمرانەڵێ بە عەکسەوە بڵێ چی بۆی نزی نەزانم ئێستا مەسەرەن کاکە هەریشێک لێوە بۆی نزی نەزانی یعنی چی بۆ نەیزانی خۆت یەک جارێژی کات با تۆ ماوەیەکی نزی بزانی سەیری فیلمێکی محازەرەیەکە کتێبێکە باوەڕکەن مەسەلەن هیواتان هەیە ئێستاکە خەریکی بزنس و ئیش وشتی وایە باشە تۆ ئەم 2-3 ساڵە با ئینگلیزیەکە و ئاستی بەرز بێتەوە دوایی بە یەک کۆرس لەسەر مارکتینگ هیومن ریسۆرس لەسەر بۆ نمونە سیل مانیجمنت بزانە چۆن ئەتوانی داهاتی کۆمپانیاکەت بکەی بە دووەوەنە دڵنیا بە ئەکرێت 1-2 هەزاران نەفەر کردویان لەبەرەوە
خۆشەویستان هیوام بەردەوامیتانە.